بەڵام لە زۆربەی ئەم کۆمپانیا گەورانەی دنیادا ئەو کۆمپانیانەوێ ئافرەتیشی تیاکات، ئافرەت بەڕێوەبەری کۆمپانیاکەی بەڕێوەبەری گشتیە لە هەموو بەشەکانی ئەم کۆمپانیایی شەکات. بە حشمەتەوە بە ڕەوشتەوە بە جوانیەوە ئیشکا هیچ حشمەت و ڕەوشت یعنی چۆنە؟ کێشەمان چییە؟ ئەوان چۆن بە حشمەت و ڕەوشتەوە بکەن؟ هەر براکەم ئیسلام ڕێ لە یعنی ئیشی ئافرەت ناگرێت بڵێ وڵا ئافرەت نابێت هیچ ئیشێ بکات. هەر ئافرەتی بیکە حشمەت و ڕەوشتەکە ویستم ئەوم حشمەت و ڕەوشت برای بەڕێزم با من خزمەتێکت کەم لەم ڕۆژانەدا وەکو مامۆستایەکی ئاینی خەڵک تەلەفۆنم بۆ دەکات. تەلەفۆنێکم بۆ هاتووە لە یەکێ لە دائیرەکاندا دەڵێ مامۆستا من خێزانم مۆزەفەیە مۆزەفەیە و لە دایرەیەک لە دایرەکان ناوی ناهێنم بۆی کەشف نەبێت و نەزانرێت کە کوێیە. خێزانم لەگەڵ مۆزەفێکی پیاو بووە ئەو پیاوە اغتصابی کردووە تەعەدای کردووە ئێستا من چی بکەم حاڵم چییە؟ ئەگەر سەتری کەم پیاوەکە حاشا ئەوەندە نەفس نزم و بەدڕەوشتە کۆمەڵێک دەیەوێت ئیهانەی بکات و کۆمەڵێک کاری یعنی وەرقەی ضەغتی لەبەردەستە. لێرەدا کە ئیسلام دەڵێ نابێت لە ژوورێکدا کچێک و کوڕێک بەتەنها دانیش. باش ئەگەر لە کۆمپانیا بۆ نمونە لە کۆمپانیای ئەپڵ بۆ فلانە کۆمپانیا فلانە کۆمپانیا ئەم کۆمپیوتەری کە دروستەکرێت بەڵێ ئەگەر ئافرەتێک بێت حیجاب نەبێت تەنوورێکی کورتی لەبەرا بێت خێرەکەی بۆ من و شەڕەکەشی بۆ خۆی دروستە جایزە خێرەکەی بۆ من شەڕەکەشی بۆ خۆی ئەپڵەکە دێتە بەردەستی من مۆبایلەکە دێتە بەردەستی من بە پارەی خۆم دەیکڕم ئەویش کافرە یەهودیە نەسرانیە بوذیە من حەقم چییە؟ یعنی هەر فەرمانبەرێک ژن و پیاوێک لە ژوورێکا بێت جایز حرامە بەتەنها هەر ژن و پیاوێک بەتەنها لە ژوورێک بن حرامە. نصی حديثي پیغمبر عليه الصلاة والسلام ما اختلى رجل بامرأة إلا كان الشيطان ثالثهما. هیچ ژن و پیاوێک بەتەنها لە ژوورێک نین إلا شەیطان سێهەمیان دەبێت. ئەگەر پیاوەکەش تەقوای بەقوت بێ یعنی شەیطان بزاڵترە بێ بەسەر ڕوح ڕەحمانێک ئێمە دەڵێن دروست نییە نەمانوتوە هەر ژن و پیاوێک لە ژوورێکدا بوون وەڵا بڵێنەوە زیناکارن. حرامە بڵێ بۆ چونکە ئیسلام ڕێدەگرێت لە هەر ڕێگەیەک کە بەرەو خراپە بتبا یعنی وەسیلەکان دەبڕێت. ئەنی ناچاریە ئافرەتێک لە دایرێکا داوام مەکات بژێوی ژیانی لەسەر ئەمەیە پیاوێک بە هەمان شێوە لە تەنیشتیا گەر تەقواکەریش بن ئەمە حرامە؟ پرسیاری شەرعی لێکردن دەڵێم حرامە بەڵێ حرامە باش لێگومان ئەمەش هەرچی مامۆستای ئاینی ئەم کوردستانەیە ئەو پرسیارەی لێ بکەن هەمووی هەمان وەڵامی من داتەوە ئیلا کەسێک نەبێت کە لە خوا نەترسێت و ماستاوچی بێت. بەمانایە بێت ڕێگری لەوەی کەژن بێتە دەرەوە خوێنێت لە زان کۆ بێت من چی وت باسی ئەوەم کرد کە ژن و پیاوێک بەتەنها نابێت لە ژوورێکا بن باز لەوە دەکەم هاتە دەرەوە لە ژوورێکا بۆ نمونە حرامە باش حکمی کەسێک چییە کە باوەڕی بەخوانی و بێ باوەڕە؟ دێمە سەرەوە بەڵام وەڵامی پرسیاری یەکەم بۆچی کە ئیسلام حرامی کردو دەزانی هۆکار چییە؟ بۆی ناموسی گەنجانمان و خوشکانمان و کچانمان بپارێزێت. دەنا ئایا خوای گەورە چه زەرێک دەکات ئەو پارێزراو نییە ئەو ئێستا سەبەب معڕەضە بۆ ئەوەی کە تووشی خراپە بن وەکو ئەو نمونەی کە بۆم جێڕایتەوە وەکو ئەو نمونەی کە بۆم جێڕایتەوە معڕەضە گەنجێکە شەهوەتی هەیە ئارەزووی هەیە لە پاڵیشیدا کچێک دانیشت و ئەویش مرۆڤێکە خۆ مەلایکەت نییە معڕەضە بۆی شەیتان فێڵیان لێ بکەوە بەڵام بەمان شێو ماڕز نجاریەوە لە شوێنێکی گشتیا لە جادەیەکی گشتیا لە شوێنێکە ئەوەش بووە کەمتر ینی حاڵەتەکان زیاترەوەن کە لە ژوورێکان بێگومان باش حکمی کەسێک چێکە